دوو بەشی فریاکەوتنی تەندروستی لە سنووری دارەی سەربەخۆی سۆران دروست دەکرێت. سڵاوتان لێبێت پشتیوانکەریمم لە یەک باسی ئەمڕۆ. باس لە دروستکردنی دوو بەشی تەندروستی خێراتان بۆ دەکەم. دکتۆر کامەران مەلا محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران لەم بارەوە بە یەک باسی ڕاگەیان دوایەوەی بەشی زۆر لە هاوڵاتیان گلەیان لە دووری فریاکەوتنی سەنتەری قەزای ناوەندی سۆران هەبوو بۆ مەبەستا بڕیارماندا کە دوو بەشی دیکەی فریاکەوتن لە نێو سەنتەری شار بکرێنەوە. لای خۆیەوە دکتۆر کامەران مەلا محەممەد ئاماژەشی بەوەدا لە پلانماندایە لە دێڵزیان و ناو سەنتەری شاری سۆران دوو بەشی نوێ فریاکەوتن بکەینەوە. هەروەها کردنەوەی بەشی فریاکەوتن و ئاسان نییە چونکە پێویستی بە ئامێری پێشکەوت و پزیشک و کارمەندی زیاتر دەبێت، بەڵام هەوڵەکانمان بەردەوام دەبن بۆ پێشخستنی کەرتی تەندروستی لە سنووری دارەی سەربەخۆی سۆران. بە یارمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەشکردن. هەر شاد.